ڕێزان پانتایاژی زۆری خەڵک پەیدا بوونە بەس بۆڵ دەکەن چی مریشکەیە دوق دەکا و بێ هێلکەی پێ بکرێت بە تایبەتی ئەوانەی بەخۆیان دەڵێن کەڵە ڕۆشنبیر و ڕۆشنبیر و خۆیان لێ بوویتەوە دەزانن خەبات بەس ئەوەندەی دە 12 دێ قسە بکە و شەب ڕێز بکە هەفتەی جارێک بابەتێک بنووسی دەری ئەوەی دەکوتم حەقت نەبی لەسەر ڕاوەستە ئەو شوکە دەیکوتم لە کاتێکدا ینی شەرم لە خۆتان بکەن ینی دەورتان نییە ینی بەجددیمە پانتایاژی گەلک زۆر نەدەتوانی دەست بینەر و خوێنەر بکاتن نا ئامادەیە قوربانێک دابن کورە ناوێری لایەک بکاتن بڕوان پێ بکە کاچی دەبی هەموو خەڵک نییە ئەو ڕێوەکو چێخوایەک ڕێلۆ دابنێ ئەو وا بکە داوایەک ڕێزی لە پارتی وێچێتی حزبەکان دەکە بەخۆی لەگە دوو برادری خۆی ناگونجێ ڕێکخراوەیان پێ دروست ناکرێت فعالێتەیان پێ ناکرێت کەچی نییە ڕێنمایی لە بۆ هەموو خەڵک دەردەکەن لەو ئەوروپایە دەڵێ دەبی خەڵک لە کوردستان ڕاپەڕی شۆڕش بکە بەس بەخۆی بەرپرس جرت و فرد بە پێشیدا دەڕە ناوێری بچی پێ بری ئەرێ تو دزی بنمونە کاکە ئامادەنیە دوو فلزدا بنێتن لەوەی خەڵکە پێویستی بە کۆمەک یعنی کاکە ئەمە خەڵک هەیە تووشی شکایەت دەبی خەڵک هەیە لەسەر قەزیە نیشتیمانی لە کێشەیە بە شەرەف قەزەکەی لە خنکات دەمەوێت نهێنیەکان باسکەم بەس لە بەخاتری خاوەن قەزەکە قسە ناگەم کە ئامادە نین کەس زۆربەی هەرە زۆریان دەتۆلاردا بێ بنمونە بەڵام لەسەر تەلەڤیزۆنی باس لە یەکڕزینی باز لە قەزیە نیشتیمانی گەورە دەکاتن دەبیرۆ کوردوابین بابە خەڵکە لەسەر کوردادی بۆ بەرەو مەرگ دەڕواتن ئیلای لە ئاخیری ئەوە ڕۆژێک نییە تووڕە بووم لێ کەسایەتێک نامێ ناوی بدەم ئەخلاقیان پێم گوتم با بە دەوەرە سەجادەی دەورە گەرما و سەرمایەکی هاوی نوزستانی ببینن لەسەر ئەو شەقامانەی ئەوروپا دەوەرە با دوو کەس دوو جوون بە دایک و خوشکت بدا دەوەرە لەگە دە کەسی خڕ بۆ بزانە کو دەکرێ خەبات بکرێ دەوەرە بە دوو شەقت لێ بدرێ ئەو جەوەرن ئەو هەموو ڕەخنە و شتانە بگرن داوای دیموکراسی لە ئەرز و ئاسمان دەکە بەس بەخۆیان قبوڵیان نییە بە هیچ قوربانیەک دانێت ئەوزە دەشێوێ نییە بە زەوقی بسوڕی ئەگە بە زەوقی نەسوڕی کەواتە دێ شەت پاک لێدا پاکەکە 50 ساڵە خەبات دەکات مەزەن بنمونە دەڵێما بە دەرنین لە ڕەخنەوەکەم کوردی مەزن دەیان هزار زیندانیان هەیە 50 ساڵە شەڕی ئەو دوور دەوڵەتە تورکیەوە توندەی دەکاتن دێ دەگەڕێت دێرە چ حیز دەبینتەوە جم و جۆڵە غەڵەتێک دەکات چکەی بستە ناو مەیدان غەڵەت دەکات غەڵەتی فەزێ ئیژەکە عەقڵم ناگیری کورە دەگری ناگری هەردوو چاوت دەرێ بە جددیمە یعنی ئەتو چی دەرێ عەقڵم نایگیری ئێ دەوەرە مەیدان کاکە دەوەرە گروپەک دروستکە بزانە خەبات کووە قسەی مە لە چدایە هاوڕێیان یعنی شەرمە خەڵکەشی زۆر پەیدا بووە وە دەزانی بەس ئیشی ئەوەیە ڕەخنە بگری ئەرێ ئاور لە خۆت بدۆ بزانە ئەو ڕەخنانەیە تو لە خەڵک دەگری بە خۆت چەند هەزم دەکەیت چەندەیە مەیدان یان ئەوەتە بە نازناوەک دێ ئەوە پێشەش ماگرەوە بەر کابرایەکات وەڵا نازەم نێر بوو یان مێ بوو بە ناوی ئیزرائیل تحلیلە چی گشتی کردیە خوا کەس نەزانی ئەمن ئەو شتم بە تو گوتیە کورەوەتم ناوت ئیزرائیلە بۆ چما کەس دەوێری هەر ناوی ئیزرائیل بەسکەم هەر بەس بڵێم ئەوە ئیزرائیل ئەو قسەی کردی خەڵک ناوقەتی دەپرسێ بە قوربان واز بینن لەو هەموو ترس و خۆف و ئەوەی خەڵکێ لە کوردستانە لەو ئەوروپایان لەو کوردانی ئەوروپا بەغیرەترە